کاوانە ئەمڕۆ زیندوو کراونەتەوە یەهود زیندوی کردوێتەوە لە دوای جەنگی جیهانی یەکەمەوە و پەرەی پێداوە و لەناو میلەتانە بڵاوی کردوێتەوە. جاوانە ساختەچیە یەهود خۆی بووەتەوە بەیەک دەماگیریان بەس بۆ خۆیانێ کەچی تەواوی مسلمانانی بەش کردووە دەماگیریتان بۆ نەتەوەکانتانە بێ بۆ پەڕۆکانتانتان بێ بۆ حدود و سنوورەکانتان هەتان بێ بەڵام خۆشی بووەتەوە بەیەک کۆ بۆتەوە بێک باشە کوفری عالەمی بۆ خۆی نەتەوە یەکگرتوەکانیدا بەجرانووە بەڵام لەولا بێواڵە بڕۆن فرە نەتەوە بن فرە زمان بن فرە ئاڵا بن بەوەش واز لێ نایێنێ ساڵێ بۆ نمونە بڕۆن فرە نەتەوە بن نەتەوەی ئیسلام نەمێنێ بانەتەوەی عەرەب و تورک و فارس و کورد و ئەوە هەبێ بەوە واز ناهێنێ بۆ نمونە ناو عەرەبیشا بڕۆ چەند حیزب بێ بن لەناو کوردیشا بڕۆ چەند حیزب بێ بن لەناو هەمووی ئاوا بڕۆ چەند حیزب چەند حیزب ئەنجا لەوێ لەناو حیزبەکانیشا بڕۆ چەند ڕێکخراوێ بە چەند سندیگایە بە چەند ئەوەیە بۆ فرعون وي بيهود كردبوا إن فرعون علا في الأرض جعل أهلها شيعا فرعون ده صلاة زوي قلت دس بهوي شيء وقلت يدس خلق كيف باش كرد يهودية أو سياسته أو بابلين ربازي فرعون تطبيق كاك بس خويا تطبيق كلابو بوي خلق يسر زوي باش كاو كنترولي كاو ده صلاة قريبة السريع كاو جاهليته بداخوا مسلمانان اشتبانيان كردوا بقرش نازي شي بيواكن زور جار أو جاهليته بيش إسلامتي كان أخن باشا عليه من كردم أنجا مسلمان يعني من جاهليتم أنجا إسلام قبول باشا فبلا مسلمان مطاوم وبرقارة فرمي ولا تموتن إلا وأنتم وتويتي وأنتم أعراب وأنتم أكراد وأنتم أتراك اشتويتي يعني هذا مسلم مطاوم بمرأ كيشونية وبرقارة فرمي هو سماكم المسلمين ناوي مسلم طاوم يجنا يكتري لنا